چاکی دایک و باوک چاکی خێزانەکان باشی ژن و مێرد لە گەورەترین نهێنەکانی نێوان هەردووچیانەکەوە ئەگەر بیپارێزن و باش بن لەگەڵ یەکە ئەو جار ژیانی خۆش ئەبەنە سەر پەرۆدەیەکی باش بۆ مناڵەکانیان بەجێهێڵن. چونکە ئەو تەربیەتە لەلایەن ژن و مێردەوە بۆ ئەولادیان مەسئولێتێکی زۆر گەورەیە، مەسئولێتێکی زۆر گەورەیە لەسەریان. ئەمام ئەڵڵا مەسئولن ئەو دایک و باوکەیان، ئەو ژن و مێردە. ئەو تەربیەتە ئەبێ زۆر زۆر جوان بێت، زۆر باش بێ، شەرعی بێ. ئەو تەربیەتە ئەبێ وا لە ژن و مێرد کە لە 4 خاڵ مناڵیان پەروەردەکەن و نێڵن لەدەست دەرچن. یەکەم فێریان کەن کەوا بەردەوام لە ماڵ بن. یەکەم ئەلمەنزیل، دووەم ئەلمەسجد، سێم ئەلمەدرەسە، چوارەم ئەلموجتەمع. ئەبێ وایان لێ بکەن ئەو ژن و مێردە، وا لە مناڵیان بکەن بەردەوام حەزیان لە ماڵەکەی خۆیان بێت. کوڕ وا هەیە، کچی وا هەیە، حەزی لە ماڵ خۆی نییە. بۆ لەبەرەوە ئەو باوک و دایکەیان ئەو ژن و مێردە جەوێکی وایان نەڕەخساندووە بۆ ئەو مناڵە دڵی بە ماڵ بکرێتەوە. ئێوارەی لێ دەرچێت دەرەوە نازانە کەی دێتەوە، 12 شەوش نایەتەوە. بۆ لەبەرەوەی ماڵەوە پەروەردەیەکی تیان نەبووە، ماڵەوە ژیانێکی خۆشی تیان نەبوو بووی. چی بکە لە خانوویەک لە بین 4 دیوار؟ ئەبێ ئەو باوک و دایکە جەوێک بڕخسێنن بە ئەو مناڵەکەوە، ئەو مناڵە ماڵەوەی بەدڵ بێت، حەزی لە ماڵ بێ، کە بێتەوە ماڵەکەی خۆی دڵی خۆش بێت. دوایی مزگەوت، ئەو باوک و دایکە ئەبێ وا لە مناڵکەن کە خۆیان حەزیان لە مزگەوت بێ، نەک بە زۆر بینێری بۆ مزگەوت. وهایان لێبێ حەزیان لە مزگەوت بێ، تا مەزڕۆی مزگەوت بکەن، مزگەوتیان لا شرین کەن، لا خۆشەویست کەن. دوایی مەکتەب، قوتابخانە. ئەو باوک و دایکە جاری وا هەیە، باوک وا هەیە پەرژین بێ لە ڕۆی جاناتان، کەسێکی سەفیهە، نەخوێنەوارە، حەزی لە قوتابخانە نییە، مناڵشی نانێرێ. بینێرە بە قوتابخانە، با فێر بێ، ناو مناڵ ببینێ، چاوی بکرێتەوە، چاوی ئاشنا بێ بە مەدرسە، بە قوتابخانە، با فێری عەقڵ بێ، ئەندێشت پێرە بێت. عەلە الەقەڵ فێری تەربیەتی نەدەن، قوتابخانە فێری پەروەردەیەکەن. ئەگەر فێری پەروەردەکەش نەبێ، ئەگەر خۆی پەروەردەکەی سەقەت بێ، مامۆستا چی لێ بکات؟ دواتر هیچ نەبێ فێری خوێنەواریە بێت. دوایی کۆمەڵگا، موجتەمەع، ئەو مناڵەوا لێ بکات تێکەڵ بێ، وها بێ لەگەڵ خەڵکە باش بێت، حەزی لەناو خەڵک هەبێت، نەک وشک بێت، لایەک بگرێ. لەبەرەوەمانە زۆر گرنگە کە دایک و باوک لە سەرەتاوە ئەولادیان لەسەر ئەم 4 خاڵە پەروەردەکەن.